خوێندکاری ژیر بە هیوای کەتەچی خۆش لە گەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجیەکەم گەیشتمە لاپەڕە 44 لە لاپەڕە 44ش گەیشتمە ڕاهێنان و شیکاری پرسیارەکان. ڕاهێنانی ئازاد، نووسینی کردداری دابەشکردن دووبارە بکەوە بە گۆڕینی بەش دراو بۆ ژمارەیەکی سروشتی. یەکەم شت خوێندکاری ژیر دەبی بزانین بەشدراو کامەیە و بەشکراو کامەیە. بەشکراو هەمیشە یەکەم ژمارەیە پێشی هێمای دابەشکردن، بەشدراویش دووەم ژمارەیە واتە دوای هێمای دابەشکردن. لێرە گرنگترین شت بەشدراوەکەیە کە دەبی بیکەینە ژمارەی سروشتی واتە ژمارەی تەواو بەبێ فاریزە. هەتا ئەو 0 و 4 لەدە ببیتە ژمارەی سروشتی ئاسانترین ڕێ ئەوەیە کە ئەو فاریزەی خانەک بگوازینەوە لای دەستی ڕاستمان واتە فاریزە لێرە نامینێ دێتە ئێرە بە یەک خانە بە یەک ڕەنووس بە یەک هەنگاو. لە هەمان کات ئەو فاریزێش ناچارین بە یەک هەنگاو بیبەینە لای دەستی ڕاست هەتا بەهایەکە تێک نەچی ژمارەکە چی لێدێ هەردوو ژمارەکان ئەو ژمارە دەبیتە 484 فاریزەکە دێتە ئێرە بەس پێویست ناکە بنووسین دابەش 4 فاریزەکە دێتە ئێرە دیسان پێویست ناکە بنووسین. بێگومان داوا نەکرایە دابەشەکەی ئەنجام بدەین، داوا نەکرایە بەهایەکەی ببینینەوە، بەڵام ئەگەر بتەوێ ببینیەوە زۆر ئاسانە 4 دابەش 4 1 8 دابەش 4 2 4 دابەش 4 1 دیسان 121 بەڵام داوا نەکرایە تەنیا نووسینەوە داواکرایەوەتە تەنیا ئاوا بینووسی. ئەوە چینە لای پرسیاری ژمارە 15. لێرەش هەروە گرنگترین ژمارە ئەوەیە کە بیکەینە ژمارەیەکی سروشتی. لێرە فاریزە لێرەیە ناچارین هەتا بیکەینە ژمارەی سروشتی بە دوو هەنگاو دەبی ئەو فاریزەیە جێی خۆی بگۆڕی بێ لێرە بێتە ئێرە دوو هەنگاو سفرەکە یەک هەنگاو نۆیەکەش دوو هەنگاو. لەبەر هەندێ ئەو ژمارەش دەبی بە دوو هەنگاو بچیتە دەستی ڕاست یەکەکە هەنگاوی یەکەم نۆیەکەش هەنگاوی دووە واتە ژمارەکان چیان لێدێ یەکەم ژمارە دەبیتە 819 دووەم ژمارەش دەبیتە 9. لێرەش زۆر ئاسانە دابەشکردن. هەشتاوێک چەند 9 هەیە لە هەشتاوێک 9 چەند 9 هەیە لە 9 1 واتە دەبیتە 91 بەڵام پێویست ناکە. پرسیاری ژمارە 16 لێرە ئەگەر فاریزەکە بە یەک هەنگاو بێتە ئێرە دەبیتە ژمارەیەکی سروشتی واتە لێرەش فاریزەکە بە یەک هەنگاو دەچیتە لای ڕاست. ژمارەکان چیان لێدێ 37 ئەگەر بنووسم دابەش 21 ئەوە زۆر ئاسان نییە دابەشکردن چونکە دوور و درێژە. پرسیاری 17 لێرە بەشدراو هەر بەخۆی ژمارەی سروشتیە پێی ناوێ هیچ بکەین. خوێندکاری ژیر ئێستا تەواو بووین بەوانە ڕەشکەمەوە تەواو بووین دەگەینە پرسیاری ئێرە. پرسیارەکە کۆپی بکە فاریزە لە ئەنجامی دابەشکردن دابنێ. ئاسانترین ڕێگە بزانین لێرە فاریزە لە چێیە ئەوەیە کە ئەو ژمارەی بکەینە ژمارەیەکی سروشتی واتە هەروەکو جاری پێشتر
فاریزەکەی ببینە لای دەستی ڕاست. ئەو جە زۆر ئاسانە بزانین فاریزە لێرە لە چێە. ئەو ژمارە یەکەم فاریزە بە یەک خانە دەچیتە دەستی ڕاست، ژمارەکەمان دەبیتە 32 58. ژمارەی دووەم چی لێ دێ دەبی بە 3 چونکە بە یەک خانە فاریزە دەستی ڕاست. ئێستا ئەو 32 بیخەمڵێنین دەیکەینە 30. کارمان بە دوای فاریزەی نیە لای ڕاستی فاریزە، چونکە ژمارەکان ڕەنووسەکان بەهایەکەیان زۆر کەمە. کارمان بەس بە لای چەپی فاریزەیە، هەتا بخەمڵێنین بزانین فاریزەی ئێرە دەبی لە چێدانین. کە 32 دەکەینە 30 دابەشی 3 دەکەین، ئەنجامەکە دەکاتە 10. واتە ژمارەکەی مەش لە دەوروبەری دەیە، واتە باشترین جێ فاریزەکەی دانەین ئێرەیە. 86 یان لێرە دەینووسین یان هەر لێرە دەینووسین. 86 ئەنجامای ڕاستەکەی. ئێرەش دیسان ئەو فاریزەی دەبینە دەستی ڕاست، ئەوەش دەبینە دەستی ڕاست. ژمارەکان چیان لێدێ؟ 530 فاریزە 7 دابەش 87. ئێستا دەمانەوێ بخەمڵێنین بزانین فاریزەی لە چێدانێ. ئەو 530 ئەگەر بکەمە 500، ئەو 87ش بکەمە 100، ئەو جا 500 دابەش 100 یەکسانە بە 5. بەڵام چونکە 87 لە 100 گچکەترا، ئەنجامەکە تۆزێک لە 5 گەورەترا، واتە فاریزەکە لە چێە؟ لێرەیە 6. ئەنجامەکە دەکاتە 6، ئەو جە فاریزە ئەو جە 1. ئێستا دەچمە لای پرسیاری 20. لێرەش فاریزەکەی دێنمە ئێرە، لێرەش دەیهینمە ئێرە. ژمارەکان دەبنە 10 فاریزە 2 دابەش 2. لێرە زۆر ئاسانە فاریزەی لە چێدادەنەی دا چەند 2 هەیە لە 10 بێگومان 5 کەواتە ئێرە ڕاستە 5 با بچینە لای پرسیارەکانی دیکە. گەیشتینە دابەش بکە، بخەمڵێنە هەتا ساغی بکەیتەوە. دابەش بکە بخەمڵێنە هەتا ساغ بکەیتەوە. پرسیاری 21. 16 دابەش 6 دەکاتە چەند؟ 16 دابەش 6 دەکاتە 2. دەکاتە 2. لێرە دەنووسم 2 جاران 6 دەکات 12. لەو 16 چەند دەمێنێتەوە؟ 12 بڕوە 4 دەمێنێتەوە. ئەو جا هیچ نەما بینمە خوارێ لێرە، گەیشتینە فاریزەکەی دەبی بینمە خوارێ 4 لەگەڵ ئەو 8 دەبیتە 48 دابەش 6 دەکاتە 8. چونکە 8 جاران 6 دەکات 48. تەواو بوو. ئەگەر بتەوێ خوێندکاری ژیر بە دوور و درێژی ئەو ببور، ئەگەر بتوێ بە دوور و درێژی ئەو دابەشەی بکەی، دەتوانی بە شێوەی دابەشی کورسی دروست بکەی کە ئەمیش لێرە ئەنجاممدایە، بەڵام هەستم کرد پێویست ناکە ڕەنگە 16 و 8 بەو جۆرەی دەتوانی دابەشکەی دەکاتە 2 2 8 لەدا وەکو دەبینە. ئەو جارێ بچینە لای پرسیاری 22. پرسیاری 22 20 دابەش 9 دەکاتە 2 چونکە 2 جاران 9 دەکاتە 18. لەو 22 دەمینێ
لەگەڵ ئەو یەکەی دانین دەبیتە 21. 21 دابەشنۆ دەکاتە 2 دیسا چونکە 2 جارانەوە دەکاتە 8. ئێستا گەیشتینە فاریزەی دەبی فاریزەی دانین. 21 هەژدەی لێ بڕوا 3 دەمینێتەوە لەگەڵ ئەو 6ەی دەبیتە 36 لە تەنشت ئەو 6ەی. 36 دابەشنۆ دەکاتە 4. پرسیاری 23 لێرە 448 دابەش 8 با بچم بزانم باشتر نییە لە جێیەکیت کە ئەنجامی بدەم. بە 44ەکەی دەست پێ دەکەین. 44 چەند هەشتەیە لە 44 بێگومان 5 هەیە. 5 جاران 8 دەکات 40 لێرەم نووسیتەوە. ئەوجە 44 ببورن لێرە جوان نەنووسرایە بە ئەوەی ڕەشکەمەوە هەتا باشتر دیاربی. 44 4 سفری لێ بڕوا دەکات 4 سفرەکەی ئێرەش دێتە خوارەیە. ئەو جدیسان 40 دابەش 8 دەکاتە ئەو 5ەی ئێرە. 5 جاران 8 دیسان دەکاتە 40. ئەو جارێ 40 لێ بڕوا هیچ نامێنێتەوە. گەیشتینە فاریزەی فاریزەکە دەبی بنووسینەوە لێرە. ئەو جە 8ەکەی دێنینە خوارێ لێرە وەکو دەبینن 8 دابەش 8 دەکاتە لێرە 8 و 8 دابەش 8 دەکاتە 1 جاران 8 ئەو جەکە لێکیان دەردەکەین هیچ نامێنێتەوە. ژمارەکەمان دەکاتە 55 و 1 لە 10. ئەو جارەی بچینە لای پرسیاری ژمارە 24 176 دابەش 7. 176 دابەش 7 وەکو دەبینن خوێندکاری ژیر با بە باشی بنووسم 176 11 دابەش 7 یەکەم جار دەکا 1 یەکەکە لێرە دەنووسی 1 جاران 7 11 7 لێ بڕۆ ئەو 4 دەمینێتەوە. ئەو جە 7ەکەی ئێرە دێتە خوارەیە. 47 دابەش 7 دەکاتە 6 چونکە 6 جاران 7 دەکاتە 42. 47 42 لێ بڕوا دەکاتە 5. ئەو جە ئێستا گەیشتینە فاریزەی دەینین لێرەش دەنووسین. ئەو جە ئەو 6ەی ڕاستی فاریزەی دەینمە خوارێ لێرە. ژمارەکەم دەبیتە 56. 56 دابەش 7 دەکاتە 8 لێرە. 8 جاران 7 دەکاتە 56 هیچ نامێنێتەوە. ژمارەکەم دەبیتە چ ئەنجامی دابەشکردن دەبیتە 16 لە 10. پرسیاری پاشی ئەو 137 1 لە 10 دابەش 15. ئەگەر بە 13 دەست پێ بکەین دابەش 15 نابی لەبەر هەندی هەموو 137ەکەی وەردەگرین. دابەش 15 دەکاتە 9. 9 جاران 15 دەکاتە 135. 137 135 لێ بڕوا 2 دەمینێتەوە. گەیشتینە فاریزە لێرە فاریزەکەی دەینینە خوارێ. کە فاریزەکە هاتە خوارێ ئەو یەکەی ئێرەش دیسان لێ تەنشت دووەکەی دادەندرێ دەبیتە 21 دابەش ئەو 15ی ئێرە دەکاتە 1 لێرە نووسیتم 1 جاران 15 هەر 15 21 15 لێ بڕوا 6 دەمینێتەوە. ئەو جە ئێستا هیچ نەمابینینە خوارێ ناچاری سفرەکی دانین 60 دابەش 15 دەکاتە 4 جاران 15 دەکاتە 60 کەواتە ژمارەکە بۆ چەند 94 لە 100. پرسیاری پاشی ئەو 448 و 56 لە 100 دابەشی 89 دەکەین. 448ەکەی هەمووی وەردەگرین دابەش 89 دەکاتە ئەو 5ەی لێرەم نووسە 5 جاران 89 دەکاتە 445 کە لێ دوو ژمارەکان لێ دەرکردن دەکەین تەنیا دەمینێتەوە 3
ئەوجا کە گەیشتینە ئێرە فاریزەکە لێرە دەینینە خوارێ دەینووسینەوە ئەوجا ئەو پێنجەی ئێرە دەینین لە تەنشسەیەکەی دادەنین دەبیتە 35 کەدا بەشی 89 دەکەین 0 لەبەر هەندێ 0 جاران 89 هەر 0 لێرانە دەنووسین واتە 35 0 لێ بڕوە هەر 35 ئەوجا ئەو شەشەی سەرەوە دەینینە خوارێ دەبیتە 356 دا بەش 89 دەکاتە 4 کە لێرەم نووسیە 4 جاران 89 دەکاتە دیسان 356 کەواتە هیچ نامینێتەوە ژمارەکەی کە بەدەستمان دێ 5 با بەباشی بنووسم 5.4% بزانیم گەیشتمە چەندەرێ کەمان تەواو کرد ئێستا دەینە لای پرسیاری 27 1.08 دابەش 0.27 1.08 دابەش 0.27 لێرە چونکە فاریزە هەیە خوێندکاری ژیر ناچارین ئەو فاریزەیە بینینە بە دوو خانە ببینە لای دەستی ڕاستمان لە هەردوو ژمارەکان دەبتە چەند دەبتە 108 دابەش 27 ئەو 108 چەند 27 تێدایە 4 جاران 7 دەکاتە 4 جاران 7 28 و 4 جاران 2 8 و 2 دەکادا واتە ژمارەکەمان دەبیتە چەند دەبیتە 4 بەتەنیا دەینە لای 1.49 دابەش 0.2% دیسان ئەو فاریزەی بە دوو خانە دەینینە ئێرە ئەو فاریزەش بە دوو خانە دەینینە ئێرە ئەو های لێدێ دەبیتە 149 دابەش 2 4 چەندوی تێدایە 7 جاران 2 4 ئەو نۆیش دەینینە خوارێ 9 چەندوی تێدایە لێرە نووستم 4 جاران 2 دەکاتە 8 1 دەمینێتەوە لێرانە هیچ نەما بینمە خوارێ ناچارم فاریزەکی دانێم سفرەکیش زیاد کەم لێرە ئەوز دەبیتە 10 چەندوی تێدایە 5 ژمارەکەم دەبیتە 74 و 5 لە 10 دێمە لای 0.45 دابەش 0.3 دیسان فاریزەکەی دەینینە ئێرە بە یەک خانە کە بە یەک خانە هینامان ئێرە دەبیتە 3 ئێرانش دەبیتە 4 و 5 لە 10 ئەو های لێدێ ئێستا 4 دابەش 3 دەکاتە 1 جاران 3 4 لێ بڕوا 1 فاریزەکەی دەینمە خوارێ لێرە ئەو 5ش لە تەنیشتێکەکەی دادەنێم دەبیتە 15 دابەش 3 دەکاتە 5 لەسەرەوە نووسیتەوە 5 جاران 3 دەکاتە 15 واتە ژمارەکە بووە چەند ئەنجامی دابەشکردن 1 و 5 لە 10 دێمە لای ژمارە 20.88 دابەش 2 دیسان دەبی ئەو بەش دراوەی بکەمە ژمارەیەکی سروشتی ئەو فاریزەی بگوازمەوە بە یەک خانە بۆ دەستی ڕاست هەروها ئەو فاریزەی ئێرەش لە هەمان کات یەک خانە بۆ دەستی ڕاست دێتە ئێرە ژمارەکە چی لێدێ ژمارەکە دەبیتە 2088 بابزانم ئەوها بوو ئەوها نەبوو بە یەک خانە دەبی بۆ گوازرێتەوە نەک بە دوو خانە دەبی فاریزەکە بێتە ئێرە 2008 لەگەڵ 8 لێرانەش بە یەک خانە باشە 208 چەند 29 هەیە لە 208 7 هەیە 7 جاران 9 63 7 جاران 2 4 لەگەڵ 6 20 ئێستا 208 203 لێ بڕوە ئەو 5 دەمێنێتەوە فاریزەکەی دەبی زوو بینمە خوارێ ئەوجا هەشتەکەش بینمە خوارێ 58 چەند 29 تێدایە
دوو جاران 29 دەکا 58 هیچ نامێنێتەوە واتە ئەنجامی دابشکردن دەکاتە 7 دێمە لای 0234 دابش 0.78 لێرە خوێندکاری ژیر دەبی ئەو فاریزەی بە دوو خانە بگوازمەوە لای دەستی ڕاست لێرەش دەبی فاریزەکە بێتە ئێرە کەواتە ئاوهای لێ هات کەدە 23 چەند 78 لە 23 نییە 0 فاریزەشیش دەبی زوو دانێ ئەو جا 0 جاران 78 دەکا 0 23 0 لێ بڕوە هەر 23 ئەو جا ئەو چارە دێتە خوارێ 234 دابش 78 دەکاتە 3 جاران 78 دەکاتە 234 کەواتە ژمارەکە بووە 0 و 3 لە 10 دێمە لای 271 و 78 دابش 4 و 3 ئەگەر ئەو فاریزەیە بینمە ئێرە ئەو فاریزەیە دێتە ئێرە کەواتە ژمارەکە ئەو های لێ دێ دەست پێ دەکەم بە 27 دابش 43 نابی 271 هەموو وەردەگرم دابش 20 دابش 43 دەکەم 6 هەیە 6 جاران 3 18 6 جاران 4 24 لەگەڵ یەکیش 25 271 کەم 258 لێرە لێدەرکردنە دەمینێتەوە 13 کە ماوە 13 ئەو هەفتەش دەینمە خوارە لێرە دەبیتە 137 دابەشی 43 دەکاتە 3 لێرە ئەو جە 3 جاران 43 یەکسانە بە 129 137 129 لێ بڕوە دەمینێتەوە 8 ئەو جەگەیشتمە ئەوەی فاریزە چی لێرە دانێم چونکە پێشی ئەو شەشەی بینمە خوارێ ئەو جە شەشەکەی دەینمە خوارێ 86 دابش 43 دەکاتە 2 پاشان هیچ نامێنێتەوە واتە ژمارەکەم بووە 63 و 2 لە 10 ئێستا 1 و 26 دابش 0 و 2 ئەو فاریزەی دەبی بینمە ئێرە ئەو فاریزە ئێرەش دەبی بینمە ئێرە واتە دەکاتە 12 و 6 دابش 2 12 دابش 2 6 جاران 2 12 کە سفرەکانم نووسیەوە یەکسەر فاریزەکەی دەنووسم چووکە گەیشتمە شەشەکەی ئەوجا شەشەکە دێتە خوارێ 6 دابش 2 دەکاتە 3 ئەنجامی دابەشەکەم دەکاتە 6 و 3 لە 10 12 و 72 دابش 0 و 8 ئەو فاریزەی دەبی بینمە ئێرە ئەو فاریزەیش دەبی بینمە ئێرە دەکاتە 127 و 2 دابش 8 دابش 8 12 دابش 8 1 جاران 8 8 12 8 لێ بڕات 4 هەفتەکە دێتە خوارێ 47 دابش 8 5 چونکە 5 جاران 8 دەکاتە 47 چلی لێ بڕوا دەکاتە 7 ئەو جەگەیشتمە فاریزەی دەینمە خوارێ لێرەی دەنووسم ئەو جە ئەو دووەی دەینمە خوارێ 72 دابش 8 9 جاران 8 72 ژمارەکە بووە 15 و 9 لە 10 15 و 9 لە 10 بزانین گەیشتینە تەواو بووین خوێندکاری ژیر یان تەواو نەبووین دوازدە و 72 بوو ئێستا وابزانم تەنیا ئەو ڕاهێنانەمایە 186 دابش 12 و 3 186 دابش 12 و 3 186 186 دابش 12 و 3 لێرانە بوو فاریزەکە خوێندکاری ژیر ئەوەش لێرە بوو بەڵام چونکە دەمەوێ ئەو ژمارە بکەمە ژمارەیەکی سروشتی فاریزەکەی سەدەکەش دەچیتە لای دەستی ڕاست بە یەک خانە واتە دەبیتە 186 دابش 123 186 فاریزە 6 دابش 12 فاریزە 3 ئێستا دەچمەوە لای پرسیارەکەی هەمووی 1008ەکەی وەردەگرم 1008 دابش 123
هەشت هەیە، هەشت جاران 123 دەکاتە 984. هەشت چاری لێ بڕوا 4 لێرەش دا هەشتی لێ بڕوا دەکاتە 2 9 لێ بڕوا دەکاتە 0 واتە 24 دەمینێتەوە. زوو فاریزەکەی لێرە دەینمە خوارێ، ئەوجا ئەو شەشەی ئێرە دەینمە خوارێ. 246 دابەش 123 دەکاتە 2. ئەنجامەکە دەکاتە 82. ئێستا تەواو بووین. خوێندکاری ژیر بگەڕێمەوە. ئێستا تەواو بووین لە دابەشکردن و خەمڵاندنمان نەکرد بوو بەس